ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. برایان و خوشکانی مسلمان، السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر بەختەوە و خۆشحاڵم کە لە ئێوە کۆڕێکدا لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدام بۆ پێشکەشکردنی بابەتێک لە ژێر ناونیشانی چۆن لە پێشوازی مانگی ڕەمەزان دابین. بە سوپاسەوە بۆ برایانمان لە مەڵبەند و ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی خوای گەورە پاداشیان بداتەوە بۆ ئەم دەرفەتە ئینشاءالله. بە ئیجازەی مامۆستایانی عەمامە پاک و مامۆستایانی گران و سەنجینی خۆم لە ڕوویوان شەرم دەکەم کە قسام بکەم، بەڵام ئەوە لەسەر داوای وان و ئیجازەی وانە خوا پاداشیان داتەوە. بەڕێزان و خۆشەویستان، لە مانگی شەعباندا، لە کۆتاییەکانی مانگی شەعباندا، کاتێکەوە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم هاوڵە بەڕێزەکانی لە خزمەتدا بوون و هەستاوە لە ناویاندا بۆەوەی کەوا چەند وتەیەکی شیرینیان پێشکەش بکە. بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمووی: قد أظلكم شهر عظيم مبارك. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئاگادارکردنەوەیەک، وەکو بەگوێ داچرپاندنێک، وەکو تەبلیغکردنێکی مسلمانان و ئەو سەحابە بەڕێزانە فەرمووی: ئەی خۆشەویستانم، ئەی هاوڵە بەڕێزەکانم، وا لە پێشوازی و وا لە بەرەو پیرهاتنی مانگێکی زۆر گەورە داین. ئەجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوینا بە عەظیم، واتە گەورە، و هەروەها سیفەتی دووەمی فەرمی مبارەک. ئەو مانگە هەم گەورەیە و هەم مبارەکیشە. لەبەر ئەوەی فەرمووی ئەم مانگە بەڕاستی هەر کەسێک تێیدا یەک واجب جێبەجێ بکە، من ئەددا فەریضەتەن کانە کەمن ئەددا سەبعینە فەریضەتەن مما سیواه. هەر کەسێک یەک واجب جێبەجێ بکە وەکو ئەو وایە حەفتا واجبی کردبێ، و هەر کەسێک سونەتێک بکە وەکو ئەوە وایە واجبێکی کردبێ. بەڕاستی کار و کردەوەی ئینسان لەو مانگە گەورەیەدا چەند بارە دەبنەوە، چەند قات دەبنەوە. بۆ ئینسانی ئیماندار زەخیرەیەکی گەورەیە، بۆ ئینسانی باوەڕدا بەڕاستی بێتە زەخیرەیەکی زۆری نەبراوە. لەبەر ئەوەی فیه لەیلەة خەیر من ئەلفی شەهر. پێغەمبەر فەرمووی لەو مانگەدا شەوێک هەیە کە خێر و پاداشتی خواپەرستی لەو شەوەدا وەکو ئەو وایە کەوا هەزار مانگ خواپەرستیت کرد بێ. بۆیە فەرمووی شەهر مبارەک عەظیم، بۆیە مبارەکە، بۆیە گەورەیە. وهروها لذيج كده فرمي: إذا جاء رمضان فتحت أبواب الجنة وغلقت أبواب النيران وصفدت الشياطين. لبر قوري مانجي رمضان، لبر بيروزي مانجي رمضان، درقاي بهشتكان هر هشتيان والا دكريتوا. بروي چه؟ بروي إيمان داران، بروي روشقراني وكو إيوي بريس، وكو أو كساني كوا لمانجي رمضان لسر چوك و لسر بين لخزمت خوا لمزگەوتەکان سەریان لە سوژدەیە و ئیعتیکافیان هەیە و بەڕۆژوون و وەروها بە شەو قیام اللەیلیان هەیە. دەرگای جەهەنەم بەڕووی ئیمانداران دادەخرێ، بەو ئومێدەی کە کاتێک ئیماندارێک وەفات دەکا، کاتێک مسلمانێک لەو مانگەدا دەمرێ و کۆز دەکا، بچێتەوە بەر میهرەبانی خوا و بەهەشتی خوا، بەڵکو جەهەنەمەکەی دەرگای داخراوە. و بە هەمان شێوەش وەصفدەتی الشەیاطین، ئەو شەیطانانەی کەوا ئینسان زیاد هان دەدەن بۆ خراپە و دەبنە مایەی بە هیلاکدانی ئینسان. پێغەمبەر فەرمووی هەموویان کۆت و زنجیر دەکرێن، هەموویان کەلەمچە دەکرێن، ناتوانن ئەو ئینسانە خراپ بەرەو ئاقارێکی نادیار ببن. تەنها ئەو خراپەی کەوا ئینسان دەیکا عیبارەتە لە خۆی، واتە بۆەوەی هیچ کەسێک عوزرێکی نەمێنێ، هەنجەتێکی نەمێنێ، بڵێ ئەی پەروەردیگارە شەیتان وای لێکردم کەوا ئەو خراپەیە بکەم. باشە شەیتان خراپەیەکی پێکردی، بەڵام خۆ لە ڕەمەزاندا خوای گەورە ئەم دەرفەتەی پێدای بۆەوەی کەوا تەوبەیەک بکەی و پەشێمان ببیەوە و خواپەرستیەک بکەی، خوای گەورە لێت خۆش بێ. ئەلەو مانگەدا کاتێکەوە باوەڕداران بە جۆش و خرۆشەوە پێشوازی
مانجی ڕەمەزان دەکەن کاتێکەوە بەدڵێکی گەرمەوە بە چاوی پڕ لە فرمێسکەوە واتە خۆشی و گریان و فرمێسک تێکەڵاو دەبێ لەبەر ئەوەی کەوا بەڕاستی مانجێکە ئەگە بڵێم هەماهەنگیە لە مابەینی هەموو دینەکان نەک هەر موسڵمانان واتە کە خوای گەورە دەفەرمێ کەما کوتیبە عەلە الەذینە من قەبلیکم یعنی چۆن ڕۆژی مانجی ڕەمەزان لەسەر ئومەتانی پێش ئێوە واجب کراوە بە هەمان شێوە لەسەر ئێوە واجب کراوە چۆن یەکەکەی و شێوازەکەی وەکو مانجی ڕەمەزانی خۆمان نەبووە بەڵام بە هەمان شێوە یەک لە پەرستشەکانی خوای گەورە ڕۆژووە ڕۆژوش هەموو دینەکانی پێش ئیسلامەتی هەیان بوو و هەموویان بۆ خوای گەورە بە ڕۆژوو بوون بۆیە هەماهەنگیە لەگەڵ هەموو دینەکان و هەروەها هاوکاتی بوونە لەگەڵ پەرستنێک بۆ خوای گەورە لەگەڵ هەموو موسڵمانەکان چۆن حەجی ماڵی خوا کۆنگرەیەکی عالەمی ساڵانەیە مانجی ڕەمەزانیش بە هەمان شێوە وێستگەیەکی بە خۆ داچوونەوەیە وێستگەیەکە بۆ ئەوەی کەوا ئینسان بتوانێ لەو پێشبڕکێیە تەقەدومێکی زیاتر بکا و هەوڵێکی زیاتر بدا واللهی بەڕێزان پیاوچاکان کاتێکەوە لە مانجی ڕەمەزان کۆتایی دەهات و دەڕۆژ دەگریان تا 6 مانگان دەگریان دەیان گوت خوایە ئەو ڕۆژەمان لێ قبوڵکەی خوایە عیبادەتی مانجی ڕەمەزانمان لێ قبوڵکەی تاعەت و پارانەوە و قورئان خوێندن و سەدەقەم لێمان قبوڵکەی دەگریان لە فیراقی ڕەمەزان و لە فیراقی شیرناتی ئەم عیبادەتێکەوە موسڵمانان ئەنجامیان داوە و لەبەر لە هاتنی مانجی ڕەمەزانیش بە هەمان شێوە دەفەرمون 6 مانگان بەر لەوەی مانجی ڕەمەزان بێ دەگریان دەیان گوت اللهم سلمنا إلى رمضان وسلمه منا وتسلمه منا يا رب العالمين دەیان گوت خوایە بمانگەیەنی ڕەمەزان واتە نەمرین تەمەنمان درێژکەی بگەینە مانجی ڕەمەزان و ڕەمەزانیش بە ئێمە شاد بکەی و هەروەها ئەو ڕۆژی مانجی ڕەمەزانیش لێ ئێمە قبوڵ بکەی بۆیە بەداخەوە ئێستا خەڵکانێک هەیە کە بە ئاوات و خۆزگەیەکی زۆرەوە بووە مانجی ڕەمەزان لەگەڵ ئێمە یان لەگەڵ ئێوە یان لەگەڵ موسڵمانەکان خواپەرستی بکە عیبادەت بکە شەو نوێژ بکە یان لای کەمی تەوبە بکە بەڵام بەداخەوە مەرگ ڕێگای نەدا و نەگەیشتە مانجی ڕەمەزان و ئەو نیعمەتەی لەگەڵ نەکرا بۆیە ئێمە زیاد لە موسڵمانەکان بەڕاستی بەڕێزان قەرداری خوای ڕەب العالەمینین قەرداری خوای گەورە لەگە ئەو نیعمەتەیکەوە ئەو مانگەی پێداوین چۆن بە هاتنی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم مسلمان قرداري خوابون وكذا فرمي لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم خواهي قورات زارك إيمان داران قردار دكاتو بويكا بيغمبرك إلا خويا بو روان كردون أو بيغمبر خواهي قورات فرمي رحمة للعالمين بو همو مروفاتي بو همو عالم كان بو همو جهان كان بإنسان بحيوان بجمادات بدار وبرد بهر همو مخلوقاتی خوای گەورە ئەو پێغەمبەرە ڕەحمەت بووە بەڵام بە هەمان شێوە مانجی ڕەمەزانیش ڕەحمەتە بۆ موسڵمانان ئاگادار بن ڕەحمەتە بۆ مردووەکانیش وەڵڵاهی لەناو گۆڕەکاندا تەمەنایان دەکرد مردووەکان هەموو ساڵی مانگ هەموو مانجی ساڵ هەمووی ڕەمەزان ویایە بەوەی کەوا ئەو ڕەحمەتە نازل بێ بەهۆی ئەوەی کەوا تۆ دەگەڕێەوە و زیاد قورئان دەخوێنی و زیاد شەو نوێژ دەکەی کاتێکەوە بە زیکر و ویرد و نوێژی موسڵمانان وەڵڵاهی ڕەحمەت بەسەر وڵاتی ئێمەشدا دەڕژێ دەبا ئێمە لەو مانگەدا کە مانجی ڕەمەزانە و سوپاسگوزاری نیعمەتەکەی خوابین کە گەیشتین بە ڕەمەزان و هەروەها با زیاتر هەوڵ بدەین کەوا ببینە مایە ڕەحمەت و بەرەکەت هەم بۆ خۆمان و هەم بۆ خاکمان و هەم بۆ ئەم نیشتمانە خێر لە خۆ نەدیوە دوعای بۆ بکەین و بپاڕێنەوە بەڵکو پەرستشی ئێمە بێتە مایەی ڕەحمەت بۆ هەموو موسڵمانان ئینشاءالله بەڕێزان ڕۆژوو عیبادەتێکی گەورەیە کاتێکەوە خوای پەروەردیگار باسی شەو نوێژمان بۆ دەکا خێری شەو نوێژ دەفەرمێ ئەوانەی کەوا بە شەو هەنگاو دەهاون بۆ مزگەوتەکان ئەوە ڕووناچی لەسەر پردی سیڕات لەو ڕۆژێکەوە نور و ڕووناچی نییە وەڵڵاهی ئەوانەی ئەهلی شەو نوێژن هیچ پێویستیان بە چرا و گڵۆپێک نابێ نە لە ناو گۆڕ نە لەسەر پردی سیڕات نە لە مەحشەر هیچیان ناوێ بۆ لەبەر ئەوەی لە کاتێکەوە خەڵکان بێ ئاگا بوون و خەوتون ئەوان لەگەڵ خوای گەورە بێدار بوون و بە ئاگا بوون و سوبحانە ڕەبی الئەعلایان گوتووە بۆیە گۆڕیان ڕووناکە ڕێگایان ڕووناکە مەنزلگاشیان ڕووناکە کە بەهەشتە ئینشاءالله بەڵام کاتێکەوە باسی زەکات دەکات دەفەرمی ئەو زەکاتە بۆ ئیماندارەکان دەبێتە مایەی خاوێن بوونەوە باسی هەر عیبادەتێک دەکا ئەجرەکەی نووسیوە تەنها ڕۆژوو نەبێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم كل عمل بني آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به
لەو فەرموودە قودسیەدا پێغەمبەری خوا فەرموویەتی خوای گەورە دەفەرمووێ هەموو کار و کردەوەی ئینسان خێرەکەی بۆ خۆیەتی، ئیسفادەی دنیای بۆ خۆیەتی. تەماشا دەکەی نوێژ خاوێ نییە، زەکات ماڵ پاراستنی خۆتە، هەر شتێکەوە تۆ دەکەی ئیسفادەی چێ. بەڵام دەفەرمێ إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. تەنها ڕۆژی مانگی ڕەمەزان خوای گەورە دەفەرمێ فإنه لي وأنا أجزي به، تەنها ڕۆژی بۆ خۆی هەڵبژاردووە لەبەر ئەوەی زۆرترین ئیخلاس و زۆرترین بێگەردی لەناو ڕۆژوودایە. بەڕێزان کاتێکەوە مسلمانێک بە ڕۆژووە دەتوانێت لە جێگایەک ڕۆژەکەی بشتێنێ، بەڵام کە نایشتێنێ لە ترسی خوایە، ئەوە ئیخلاسیە، ئەوە بێگەردیە بۆ خوا لە عیبادەتەکانمان. ئەگەر هاتوو بەو شێوازە بوو ڕۆژی مانگی ڕەمەزان دەبێتە مایەی شەفاعەت بۆ ئینسانی ئیماندار. واللهی کاتێکەوە تۆ بە ڕۆژوو دەبی قورئان دەخوێنی هەردووکیان شەفاعەتت بۆ دەکەن. فإن القرآن والصيام يشفعان يوم القيامة للعبد. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم قورئان و هەم ڕۆژوش شەفاعەتکاری ئیماندارانن. شەفاعەت دەکا دەفەرمێ ئەی خوایە ئەو قورئان دەفەرمێ ئەی خوایە شەوانە هەڵدەستاوە دەیخوێندم لەبەر من مەی بە جەهەنەم. ڕۆژوش بە هەمان شێو دەفەرمێ ئەی خوایە ئەو ئینسانە ئەو ئیماندارە لەو مانگەدا بە ڕۆژوو بۆ خواپەرستی ئەنجامدەوە ئەی خوایە مەی بە جەهەنەمەوە. هەردووشیان شەفاعەت دەکەن لە خزمەت خوای گەورە تا خاوەنەکەی دەرباز دەکەن، تا خاوەنەکەی ڕوسپی قیامەت دەکەن. بەڕێزان لەبەر ئەوەی ئیخلاسی زۆر تێدا هەیە. وهروها دەفەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه متفق عليه. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لە گەورەی ڕەمەزان و لە گەورەی ڕۆژوەکانی مانگی ڕەمەزان هەر کەسێک بە بیر و باوڕێکی پتەوەوە بۆ خوا بە ڕۆژوو بێ، نەک إنا وجدنا على شيء وجدنا ما عليه آباءنا کە کافرەکان باسییان دەکرد دیانگوت ئێمە ئەو دینە نوێی محەممەدمان ناوێت، تەنها ئەو دینەی کە باو باپیرانمان هێناوێتی ئەوانمان دەوێ. یعنی ئەو تەقلیدیەی کەوا لاساییە چەند ساڵە کردویان ئەوە نا ئیمانن واحتسابە بە عەقیدە و بە بیر و باوڕێکی تەواو بە ڕۆژوو بوون بۆ خوا، بۆی نەبوو کەوا خەڵک بڵێ وەڵا فڵان کەس بە ڕۆژووە، خەڵک باوەڕی پێ بکە کە ئەو ئینسانە ئینسانێکی دیندارە. نەخێر دەفەرمێ ئیمانن واحتسابە، هەم ئیمانێکی پاک و پتەوی هەبێ و هەروەها چاوەڕوانی ئەجر و حیسابیش بکا لە خوای رب العالمین. غفر له ما تقدم من ذنبه. والله لە گوناهی پێشوت هەمووی خۆش دەبێ خوای پەروەردگار ئەگەر هاتوو لەو مانگەدا چوویە خزمەت خوای رب العالمین و بە ڕۆژوو بووی. خوای گەورە زۆر وێستگەی داناوە بۆ بە خۆداچوونەوە، بۆ خۆ فۆرماتکردنەوە، بۆ خۆ نێکردنەوە. کاتێکەوە کاڵایەکت هەیە، کاتێکەوە جیهازێکت هەیە کۆن دەبێ فۆرماتی کێوە نوێی کێیەوە. ئەدی ئەو دڵی ئینسان کاتێکەوە کۆن دەبێ، کاتێکەوە ژەنگ دەیگرێ، کاتێکەوە غوبار و تۆزی تاوان دای دەپۆشێ، پێویستی بە نوێکردنەوە هەیە. ئەویش چییە کە پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله عليه وسلم الصلوات الخمس والجمعة إلى الجمعة ورمضان إلى رمضان كفارات لما بينهن ما لم تغش الكبائر. پێغەمبەری خوا فەرمووی ئەم پێنج نوێژەی ڕۆژانە و شەوانە کە ئینسان دەیکا هەر هەمووی مایەی لێخۆشبوون لە مابەینەکانیان. نوێژی نیوەڕۆ بۆ عەسرێ، عەسر بۆ مەغریب، مەغریب بۆ عیشا، عیشاش بۆ بەیانی، هەر هەموویان یەک بە یەک دەور و تەسلیمە وای لێ دێ کە خوای رب العالمین لە گوناهەکانت خۆش بێ. کە دەربارەی فەزلی جەماعەتی شەوانە و وەتە عیشایان و بەیانیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک هەردوو نوێژە تاریکەکەی بکاکەوە نوێژی بەیانیان و نوێژی عیشایان دەفەرمێ خوای گەورە لەو ئینسانە خۆش دەبێت لەبەر ئەوەی هەموو شەوەکەی بۆ شەو نوێژ حیسابە. ئەوە یەکەوە دەور و تەسلیم هەیە لە مابەین نوێژەکان. مادەم نوێژەکەت دەست نوێژە شوش توی بۆ جەماعەت بەدڵێکی پاکە و نوێژەکەت کرد دەبێتە کەفارەت تا نوێژی عەسر. نوێژی عەسر بە هەمان شێوە بۆ مەغریب، مەغریب بۆ عیشا، ئەو ئینسانە وا لێ دێکەوە پاک دەبێتەوە لە تاوانەکانی. ئەدی کەسێک نەیتوانین لەو دەرفەتە باشە سوود ببینێ لە نوێژەکان بۆ نوێژەکان خۆی خاوێن نەکردەوە، پاک نەبووە، دەفەرمێ والجمعة إلى الجمعة. سبحان الله، جمعەکان بۆ یەکتری بە هەمان شێوە کەفارەتن. لەو جمعەیەدا خۆ بشۆ سونەتەکان جێبەجێکە، سوڕەی کاهف بخوێنە، چەند سەڵاوات لە پێغەمبەر بدە صلی الله عليه وسلم، یەکەم وەخت بۆ مزگەوت بڕۆ، دەبێتە کەفارەتی ئەو گوناهی ڕابردووی ئەو جمعەیە بەگشتی. بەڕاستی وێزگەیەکی باشە و بۆەوەی کەوا ئینسان خۆی تێدا نوێ کاتەوە. سێمینیان فەرمی وەڕەمەضان إلى رمضان. مانگی ڕەمەزان کاتێکەوە دێ بۆ مانگی ڕەمەزان هەر هەمووی
لێخۆشبوون و هەر هەمووی پاکبوونەوە و هەر هەمووی سپیبوونەوەی دڵەکانی ئینسان لە ژەنجی تاوان و گوناح و ئیسیان و دابڕان و خەم و مەشاکیل و گرفتی دنیا سەرقاڵی کردووە. ڕۆژانە ئەم هەموو کێشە و مەشاکلی ڕوو لە ئینسان دەکا، هەم لە هەواڵی سیاسی بگرە، هەم لە هەواڵی ئەوە لە قەزیە وەرزشیە، ئەمە لە قەزیەی گەشت و گوزارە، ئەوە لە قەزیە کارەبایە، هەرچی کێشە و هەرچی مەشاکل و معانات هەیە بەڕاستی ئینسانی ئیماندار ئەوڕۆ پێوی سەرقاڵە. یعنی مسلمانان ئەوەندەی بە دنیایی و بەشتە لاوەکیەکانەوە مەشغول کراون بە خواپەرستیەوە مەشغول نەکراوە. ئەوەندە سەرقاڵی دنیایە، سەرقاڵی قیامەت نییە. هەر هەفتەیەک، هەر مانجێک، هەر ساڵێک شتێک بۆ ئیمانداران دەبینەوە کەوا مسلمانی پێوە سەرقاڵ بکەن لەبەر مسلسلات و لەبەر فەیسبوک و لەبەر ئەنتەرنێت و لەبەر ئەو هەموو شتێکەوە مالایەعنیە. واللهی زۆربەی زۆری ئەوڕۆ ئەو خزمەتگوزاریانە مالایەعنیە. ئەگە مسلسلاتی شەوانەیە خوشکانیان برایان دادەنیشن لە دیاری، وەڵڵاهی هیچ ئیسفادەی نییە. وەڵڵاهی ئەو تەمەنێکەوە خوای گەورە بە تۆی داوە ڕۆژێک دادێ شکایەتت لێ دەکات، ڕۆژێک دادێت لە مەحشەری خوا لە دادگای خوا دەڵێ ئەی خوایە فلانی کوڕی فلانی کسی فلانی 2 سعات یان 3 سعات یان ئەگەر هەمووی لێک دێەوە 100 و ئەوەندە حەڵقەیە یان 200 سعات لەدار فلیمێک دانیشتووە. چی ئیسیفادەی هەبوو؟ وەڵڵاهی ئیسیفادەی نەبوو. تەنها ڕووخانی کۆمەڵایەتی و ڕووخانی شیرازی خزمایەتی و ڕەوشتی بەرزی کۆمەڵایەتی خۆمان کە بەداخەوە خەڵکان بەهۆی تەئسیری ئەم فلیم و مسلسلاتانەوە دەبینین خەڵکان چۆن بۆتنە قوربانی سوتەمەنی ئەم هەموو سیدی و کلیپ و گۆرانی و ئەو هەموو درامانی کەوا هەیە بەداخەوە ئێمە بۆتینە قوربانی. خەڵکانێک دروستی دەکات سەیری ناکە بە ئێکسپایریەوە، بە بۆگەنیەوە، بە ڕزیویەوە بۆ ئێمەی ڕەوان دەکەن. ئێمە زۆر بە شانازیەوە لە هەندێک لە فەزاییەکان پەخش دەکرێت. ئایا دەبێت چ ئیسفادەیەکی لێ بکەن؟ هیچ، تەنها ئەوەندەیە کوڕکسی من و تۆی پێ دەخافرێنن، من و تۆی پێ لەخوا غافڵ دەکەن. چەندین درامە ئامادەکرا بۆ مانجی ڕەمەزان، چەندین گۆرانی، چەندین کلیپ، چەندین ئەوەندە شتێک کەوا هەر نازەم ناویشان بڵێم ئامادە کراوە لە مانجی ڕەمەزان لە خزمەت ئێوەدایە. بۆ ئەدی بۆ نوێژەکت بۆ ناگوازێتەوە، ئەدی بۆ سورەتە قورئانێک لێ نادا و کەناڵە، ئەدی بۆ ئەو کەناڵە وای نەکرد ڕۆژێک مردن بەبیر ئینسان بێنێتەوە. تەنها بۆ دانراوە کە خوا لەبیر ئێوە باتەوە و ئێوە سەرقاڵی دنیا بکە. بەڕێزان، گەورەی مانجی ڕەمەزان زۆر زیاتر لە گەورەی مانگەکانی تر، بۆیە پێویستە زۆر بە گەرمی ئێمە لە خزمەتی دابین. واللهی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە دەگەیشتە ڕەمەزان دایکی ئیمانداران عایشە دەفەرمێ وەکو ئەو ڕەشەبایەکەوا دێ بە قووەتی هەرچی پوش و پەڵاشەیە پێش خۆی دەدا، دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی ماڵ و دارایی هەبوایە لەو مانگە دێ بەخشی بۆ خوا سبحان الله، کە دارایەکی وای نەبووە، کە خاوەنی ئەوەندە مڵک و ماڵ نەبووە، بەڵام زۆر لەو بایانە بە قووەتر دەی بەخشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. با ئێمە وا بکەین زیاتر لەو مانگەدا گەرمەگوڕتر بین، لەبەرەوەی خوای گەورە مەدحی ئەو مانگەی کردووە کە دەفەرمێ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن. گەورەی مانگی ڕەمەزان لەوەدایە کە قورئان تێیدا نازل بووە، ئەو پەیامەی بۆ مرۆڤایەتی هاتووە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم و بۆ ئێمە هێناوە تاوەکو ڕۆژی دوایی ببێتە یاسا و ڕێسا و بێتە یاسای هەموو مەحکەمەکان ئیشی پێ بکرێ. لەبەر ئەوەی بەڕاستی هیچ بوارێکی ژیان نەماوە قورئان باسی نەکا، هیچ نوقستانیەکی ژیان نەماوە قورئانە حەلی نەکردبێ. ئەو ڕۆکە بۆیە ئەو هەموو کێشە و مەشاکل و گرفتەمان هەیە لەبەرەوەی لە قورئان دوورین، لەبەرەوەی حکم بە قورئان ناکرێ، لەبەرەوەی کەوا ئەوەی قورئان خوێنە متتەهەمە، ئەوەی قورئان دەخوێنێ ئیستیفهامی لەسەرە، ئەوەی قورئان دەخوێنێ جاسوسی لەسەرە و لەوانەیە ئەگەر زۆر دەوام بکە بگیرێ. ئەوەیە ئیهمالکردنی قورئان بەڕاستی دەبێتە مایەی غەزەب و عەزابی خوای پەروەردیگار. بۆیە دەفەرمێ ئەو مانگە قورئان تێدا نازل بووە. ئەو قورئانە بۆ چه هاتووە؟ بۆ ڕێنمووی بەشەر هاتووە، بۆ ڕزگارکردنی ئینسانەکان هاتووە، بۆ هاتووە کەوا من و تۆی بەڕێز لە نەفامیەوە، لە کۆیلایەتیەوە، لە دەستبەسەریەوە، لە دیلبوونەوە، لە بەستەزمانبوونەوە و مافخورانەوە بتێنتە ڕێزی بەشەر و مرۆڤایەتی وەکو پێغەمبەرمان کردی صلی الله عليه وسلم. کە کاتێک ئەوەی منداڵی بوایە کچ بوایە زیندە بەچاڵ دەکرا و ئەوەی کوڕ بوایە لەوانەیە خەڵات دەکرا، بەڵام کاتێکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا بە خەڵات ڕەوانی کرد و قورئانی پێدا فەرمووی الناس سەواسیەة کەئەسنان المشت، فەرمووی خەڵکان بە ڕەش و سپیەوە، بە هەبوون و نەبوونەوە، گەورە و گچکە
وەکو ددانەکانی شانە یەکسان کەس لە کەس گەورەتر نییە. ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. واللهی گەورەترینی ئێوە ئەی ئینسان لەکن خوا ئەوە نیکەوە زۆر دەوڵەمەند بێ، زۆر سیمای جوان بێ، خاوێن و باوێن بێ، جلو بەرگێکی نوێی لەبەر بێ، ئەوە نییە. فەرمووی ئەتقاکم، چێ لە هەمووتان زیاتر لە خوا دەترسێ، چێ لە هەمووتان زیاتر لە خوا نێزیک دەبێتەوە بەهۆی خێر و سەدەقەی، بەهۆی شەونوێژی، بەهۆی جەماعەتی، بەهۆی تەوبەکردنی، بەهۆی چاوگرتنی لە حەرام، بەهۆی ئەوەی کەوا تەییدی چاکە بکە، ئەوەی کەوا دژی خراپە بوەستێ. واللهی ئەوەیە کەوا ئینسانی ئیماندار ڕووسپی دەکات لە دنیا و لە قیامەتیش. بۆیە باشترین پێشوازی لە مانگی ڕەمەزان واللهی دەستگرتنە بە قورئانەوە، واللهی پەیڕەوکردنی ئەو واتە و معنانەی کە لە قورئاندا هەیە، فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. چ لە هەندێک لافیتە بکەم بۆ مانگی ڕەمەزان و بۆ مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵدەواسرێ پاشان دەکرێتە بنپێیان و فڕێ دەدرێ، هەندێک نووسین و هەندێک شیعارات و دروشم دەنووسرێ، بەڵام پاشان کە شیعارەکەی نووسی فیلمێکی لەوانەیە خراپی پیشانی خەڵکی دەدا، لەوانەیە هەندێک شتی دیریت پیشان بدا کەناڵەکان، بەڵام دوای لە بیریان دەچێتەوە. بەڵکو ئەو قورئانە بۆوە هاتووە بکرێتە منهەجی ژیان، بکرێتە یاسایەکەوە هەموو کەسێک لەسەری بڕوە. خوای گەورە کە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوانە ئیمانیان تەواو نابێ، ئەوانەی کەوا ئەتباعی تۆن، ئەوانەی خۆیان پێ موسڵمانە، حتى يحكموك فيما شجر بينهم. تاوەکو ئەی محەممەد تۆ نەکەنە حاکمی خۆیان، ئەم قورئانە نەکەنە یاسا و ڕێسای خۆیان، بە هەر خۆیان پێ موسڵمان بێ، با هەر خۆیان پێ دیندار بێ، با هەر خۆیان پێ کەسی ملتەزیم و با خۆیان پێ خزمی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. بەڵام بە قورئان ڕازی نییە، بە یاسای ئیسلام ڕازی نییە، بە یاسای خوا ڕازی نییە. جا ئەو ناوە خۆ ئیسلام بوون و مسلمان بوون هەر ئەوەندە نییە لە هاویەکەت بنووسرێ مسلیم و پاشانەکە کردەوە دۆ کردەوەی خوا نەخەسە غێرە دینەکان بێ، بەڵکو ئیسلام بوون ئەوەیەکەوە لە ناو دڵتدا هەبێ و وەکو ئیمان کە پێناسە دەکرێت ئیمان و هو ما وقر في القلب وصدقه العمل. ئیمان شتێک نییە بەرزیکەیەوە، شیعارێک نییە، دروشمێک نییە، ئاڵایەک نییە هەڵی بدەیت، بەڵکو ئیمان ئەوەیە لە ناو دڵەکاندا هەبێ و هەروەها کردەوەی ڕۆژانەت، گوتەی ڕۆژانەت، هەڵس و کەوتت، کۆمەڵایەتیەکانت، خزمایەتیەکان و دوای لێ بکە کە بەڵێ فڵان کەس بەڕاستی دیندارە، فڵان کەس موسڵمانە لەبەرەوەی ئەخلاقی جوانە، نەرمونیانە، تووڕە نابێ، ڕاستگۆیە، دەستپاکە، دادوەرە، دادگەرە، کەسێکە بەڕاستی هەموو خەڵک دەست و زبانی ئەمینە. المسلم من سلم المسلمون من لسانه ويده. مسلمان کێیە؟ مسلمان ئەو کەسێکە لە زار و هەروەها لە دەستت ئەمین بێ، لە دەست و زبانی ئەمین نەبی، بە دەستی لەسەرت بنووسێ، لێت بدا، قۆڵتت بۆ لێ بدا، بتخاتە ناو چاڵ و بە هیلاکت بدا، ئەنجا بە هەر خۆی پێ مسلمان بێ. ئەوە مسلمان نییە. مسلمانی کامل ئەوەیەکەوە نە بە دەستی غەدرت لێ بکە و نە بە زوبانیش باسی عیب و عارت بکە. بۆیە ئەو پێشوازە گەرمێکە لە ڕەمەزاندا دەکرێت بەڕاستی گەڕانەوەی بۆ کتابی خوا، گەڕانەوەی بۆ قورئان، گەڕانەوەی بۆ فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەگەر گەڕانەوەمان بۆ قورئان نەبوو واتە لە خوێندنەوەی زۆر بخوێنە، خوێندنەوەکەش بە تەدەبور بێ، نەوەکە خوێندنەوەیەک بێ بە سەرعی سەر ختمێکی خێرا بکەی و بڕۆی و نەزانی کەلیمەکان چ دەڵێ و هەندێک کەلیمە سەرەوە بنکەیەوە، ئەوە ختم نییە، ئەوە لە خزمەت قورئان بوون نییە. لە خزمەت قورئان بوون ئەوەیەکەوە بیخوێنیەوە و تێی لێ تێبگەی، ئاەتێک چەند جار دووبارەی کەیەوە و فکری لێ بکەی و ئیشی پێ بکەی. قورئان بۆوە هاتووە بەر لەوەیکەوە حیفز بکرێت لە ناو مێشک، لە ناو دڵ و کردەوەکانیدا ئینسان ڕەنگ بداتەوە. وای لێبێ کە قورئان وەکو داچی ئیمانداران عایشە باس دەکا لە ئەخلاقی پێغەمبەریان پرسی صلی الله عليه وسلم، فەرمووی کانە خولوقه القورئان. پێغەمبەری خوا چۆن بوو لە ماڵەوە ئەی عایشە؟ فەرمووی هەر قورئانێک بوو، قورئان نەیگوت کەلقورئان، فەرمووی قورئانا یەمشی بین الناس. پێغەمبەری خوا هەر قورئانێک بوو، قورئان چی؟ فەرموو ئەو هابووە. با ئێمە لای کەمی ئەگەر وەکو قورئان نەبین، کاکە با وەکو نیوەی قورئان وابین، کاکە با وەکو سولسێکی وابین، کاکە با وەکو بسمیلایەکی قورئان ڕاست بین لەگەڵ دەوروبەرمان، لەگەڵ خەڵکمان، لەگەڵ میلەتمان، لەگەڵ ئەو خەڵکێکەوە خزمەتمان دەکا، ئەو خەڵکێکەوە ڕەنزی بۆ دای، ئەو خەڵکێکەوە خوێنی بۆ ڕشتی، لای کەمی بتوانین دڵسۆزیەکمان بۆیان هەبێ. ئەگەر خزمەتیشی نەکەی، تۆمەتباری نەکەی، ئەگەر تۆمەتباریشی دەکەی بە قەزیەک تۆمەتباری بکەکەوە ڕەوا بێ، معقول و منتیقی بێ، نەوەک ئاسمان و ڕێسمان لێ جیاواز بێ. کاتێکەوە کەسێک بۆ خوا دەسڵحێ، بۆ خوا دەگونجێ، بە تۆمەتێک دەیگرن و هەروەها بە چەندین بوختان و بە چەندین پیلان دەی هاونە سزنەوە لەبەر ئەوەی کەوا کەسێکی لە خزمەت قورئاندا بووە. بۆیە بەڕێزان باشترین خزمەتکردنی مانگی ڕەمەزان، پێشوازیکردنی مانگی ڕەمەزان
والله دەستگرتنە بە قورئان خوێندنەوەی وهروەها ئیش پێکردنی حتا لە تەلەڤیزیۆنەکەت ئەو کەناڵانەیەکەوە تۆی مەشغوڵ کردووە ڕەشیان کەوە ئەو برادرانەی لە فەیسبوک هەتا ڕەشیان کەوە لۆچیان بکە و لایەن بدە بەوەی کەوە نەتوان کۆمنتی خراپشت بۆ بنووسن وای لێبێ برادەرەکانت پێدابێ ئەو برادەرێکەوە دژە جەماعەتە چەندین جا برادەری وا هەبووە ئینسانی لە مزگەوت دوورخستۆتەوە ئەو جومعەیە بۆ جومعەی دەیاڵە با بچینە سەفرەی زۆتە جێیەکی وا جومعەی لێ نەبووە ئەنجا جەماعەتەکەی ئەنجا وای لێ هاتۆ نوێژی چووە ئەوە برادەری خراپ وەرە پێیان داوەرە برادەرەکانیشت پۆلێن بکە ئەوەی کەوا باشە و زیاتر لەگەڵی بە و ئەوەی خراپە ئاگادار بە یان ئامۆژگاری بکە یان وازی لێبێنە بەڕێزان تەوبەکردن لە مانگی ڕەمەزاندا گەورەترین دڵسۆزێ بۆ خوای پەروەردیگار گەورەترین ئیخلاص بۆ خوا گەڕانەوەیە تەوبەکردنە وەڵڵی ئەو تەوبەیە لەسەر هەمومان واجبە ئەوەی تاوانی هەیە ئەوەی بێتاوانە ئەوەی بەتەمەنە ئەوەی بێتەمەنە ئەوەی زانایە و ئەوەی نەزانە دەبێت هەمومان تەوبە بکەین وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ والله إني لا أتوب إليه في يوم أكثر من 70 مرة یان لە ڕیواج کە دەفەرمێ 100 مرة والله پێغەمبەری خوا سوێن دەخوا ڕۆژانە 100 جار ئەستەغفر الله دەکەم داوای لێخۆش من لە خوا دەکەم ئەو پێغەمبەرە گەورەیە کە خوای رب العالمین لە گوناهی پێشوو پاشووی خۆش بووە و معسوومی کردووە ئەنجا دەفەرمێ 100 جاران دەڵێم ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله بەدڵەوە نەکرد بە زوبانەوە تەسبیحەکەی ئاوا کە بڵێ ئەستەغفر الله و قسان بکە ئەستەغفر الله و غیبەتی خەڵکی بکە ئەوها نەبووە ئەستەغفر اللهی پێغەمبەری خوا گوناهی هەڵوەراندووە ئەستەغفر اللهی پێغەمبەری خوا شەیتانی ڕاوناوە با ئێمەش تەوبە بکەین و بە ئیستیغفار و بەگەڕانەوەمان بۆ لای خوای رب العالمین و ئەو کەسانەی کەوا تۆبەی دەکەن ئەوانەی تەوبەیان بەنسیب دەبێ با باش بزانن کەسانێکن خوا هەڵی بژاردوون وەڵڵی شتێکی لا ئیرادی نییە شتێکی سروشتی نییە خۆت موسڵمان بووی و هاتی ڕێزی موسڵمانان و ڕەمەزان دەست بە نوێش کرد الحەمدوللا ئەوە سروشتی نییە واللهی خەڵاتێکی خواییە جوبریل دەیهێنێ بۆ هەموو دڵی ئیماندارەکان بۆی لەو مانگەدا بگەڕنەوە بۆ خوای رب العالمین و پاشان ئیستیقامە و سەباتیان هەبێ تەماشای خوای گەورەکەن دەفەرمێ إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء أي محمد صلى الله عليه وسلم أتو زور خود هلاك مكة لقل هداية داني خلق كاتك ولقل مامد زور خود ما دودكي إنك لا تهدي من أحببت أتو ناتواني خوش ويستكان وكسن زكان خود همو هداية بدي أدي ولكن الله يهدي من يشاء والله پروردگارا دلكان نرم دكا بو خوان راد تشيشتوا كخواي قول فرمي فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا خواهي قوله فرمي أي محمد صلى الله عليه وسلم زور خود نزيك كردوته ولوي كواتوشي ماندوبونو مشقته هلاكت بكي إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا لقال أوي كوا إيمان بقرآن ناهن أتو خوتوشي مشقت كردوا لبروي هدايات بدس خواهي قوريا أو كسي كوا هدايات دبي وأو كسي توبتك كسيك خواهي رب العالمين ناوي هي ناوو وأو خلاط إلهي يجب نسيب أوبوا خواب نسيبها ملايشبك إن شاء الله بويد فرمي يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا توبة هربو إنساني قناه بارنية هربو إنساني تاوان بارنية هربو خلشي غير مزقوت نية هربو كساني نكوان نيوجنا كان بين مزقوت دز بنيوجب كان بلكو إيمان دارانيش دبي توبة بكن كخواي قول فرمي يا أيها الذين آمنوا خطاب لقل إيمان دارانا بويا أو توبة كرنا بردوامة عهد نيو كرنوية لقل خواه بلا أي خوايا من بندي توم أي خوايا من عبدشي ضعيفي توم قلت لهم خوش نبي ناتوانم أي خواي پروردگار أمن بيد صلاتم خوايا تو خالقي مني تو رازقي مني أو هالشوانا هستوا لما نجي رمضان دا أوها برلا كبارو برلا ملاو برلا ويكوا خلق بخبر به دس بانكو دو في المسك برجا بلا أي خوايا تو خالقي مني تو رازقي مني تو جي نري مني تو مري نري مني أي خواي قورا أتو همو تساكا وخرابي من بدست أي خواي قورا إصلاحا مكي خوايا هداية مدي خوايا قبرم پر نور بك أو دعانك وخود التوي بيانك لبروي پیغمبر خوا صلى الله عليه وسلم ده فرموه خواي پروردگار لهمو شوي سال نكا شوي رمضان آقادار بن لهمو شوانك ديت آسمان دنياوا والله حديثكش صحيح ده فرموه چه هي دعوي لي خوش بم بكا لي خوش بم چه هي دعوي توبه بكا توبه قبول كم چه هي دعوي شي هبه غلامي بدموا خواهی گەورە بە عەزەمەتی خۆی و بە قودرەتی خۆی دێ لە دەرگای تۆ دەدا لە ئاسمانەوە بانگت دەکا فلانی کوڕی فلانی چێ داوایەکی هەیە چێ نزایەکی هەیە چێ مرازێکی هەیە با داوام لێ بکە
بەڵام خەڵکانێکی زۆر لە باوەڕدەرن لەو کاتە بێ ئاگان و خەوتون. ئەگەر نوێژەکانمان نەچێ لەوانەیە جەماعەتەکانمان بچێ، ئەگەر جەماعەتمان نەچێ لەوانەیە شەو نوێژمان بچێ. بۆیە ئەو کاتانێکەوە خوای گەورە داوا دێ دەکا ئەگەر تەوبە تێلێت قبول کەم، ئەگەر هەر نیەت و مرازێک تەیە بۆت حاصل بکەم، ئێمە ئەغڵەبی وایە لێی بێ ئاگاین، خوا بە ئاگامان بێنێتەوە. وهروها فرموا توبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. دفرمي أي إيمان دارنا إيوه هر هموتان بقرنوا بوخوا وميدوا بوتوا بورجع بوخوا يقولا إيوه سركوتوبن واتنا وانا وبل خوايا توبة خوايا بشمانم أستغفر الله. يعني توبة لسا زارد بي لبرو أو توبة أو بشمان بونوا وادكا كواتو لقيامة أو كاتيك ومرق ديتو نازاني أو شتيك وغيبة مردنا هر کاتێک مردن بۆت هات ئەگەر دوای لا إله إلا الله محمد رسول الله بێ تۆ بە بێگوناهی دەمری. تۆ کەسێکی پاک دەبیەوە لە گوناهەکانت. ئەگەر کەسێکی بێباوەڕ، کەسێکی کافر، کەسێکی غەیرەدین بڵێ لا إله إلا الله محمد رسول الله وفات بکە، خوای گەورە لێی خۆش دەبێ. ئەوەندە خوای رب العالمین ڕەحمەتەکەی واسعە، ئەوەندە خوای رب العالمین حەزی لێکەوە خەڵکانێک هیدایەت وەربگرن و بگەڕێنەوە سەر ئیسلامەتی، بۆ خۆمان ناتوانین. ئەو فەرموودە درێژەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکەوە دەفەرمێ خوای گەورە کاتێکەوە ئینسانێک تەوبە دەکات دەگەڕێتەوە بۆ خوا، خوای گەورە ئەوەندە دڵی بەو عەبدە خۆشە، ئەوەندە پێی خۆشحاڵ دەبێ لە کەسێک بهێنە مێشتی خۆتان لە بیابانێک بی، لە چۆلیەک بی، ئایا وشترە پێتە، ئایا ئەسپێکە پێتە، ئەو ئاو و خواردن و خۆراک و مەتاعیکەوە هەیە لەسەر پشتی ئەسپەکە بێ و لە کاتێکدا لە ماندووتان بحەسێ و بخەوی کە هەستای حشرەکەت نەما بێ، هەرچی ئاو و خواردن و خۆراک و هەرچی پێداویستی ئەو سەفەرە هەیە هەمووی بزر بووە بە وڵاغەکەشەوە. چەند دڵت تون دەبێ. ئەدی کاتێکەوە بێئومێد دەبی لێی و بەرەو ڕوحدان و بەرەو نەزەعاتی ڕوح دەچی لە خۆشیان و لەوەی کەوا تۆ بەرەو خوای رب العالمین دەچی و ئومێد بڕاوە لەو ئاوشتەی. بەڵام کاتێک کە چاوی دەسوقێنێ و دەیکاتەوە هەر هەموو ئاو مەتاعەکەی بۆ گەڕاوەتەوە، ئەو عەبدە چەند خۆشحاڵ دەبێ. لە کاتێکەوە هیچ ئومێدی نەماوە، هیچ هیوایەکی نەماوە، ئاو خواردن و کەلوپەلەکەی بۆ دەگەڕێتەوە لە شدەت و لە خۆشیان دەڵێ چی؟ دەڵێ ئەی خوایە تۆ بەندەی منی من خوای تۆم. والعیاذ بالله لە خۆشیان غەڵەت دەکا. لەباتە بڵێ ئەی خوای گەورە حەمدت دەکەم تۆ خالقی منی من عەبدی تۆم، بەعەکسەوە دێڵێ و لە خۆشیان غەڵەت دەکا. خوای گەورە لەو عەبدە خۆشحاڵترە کاتێکەوە ئینسان بۆ خوا دەگەڕێتەوە. ئایا خوای گەورە چ باشی بە ئێمە تەوبە دەکەین یان نا؟ چ باشی بە ئێمە لە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو دەبی یان نا؟ خوای گەورە چ باشی بە موسڵمانەکە نوێژ دەکا یان نا؟ هیچ باکی پێی نییە، بەڵام يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. خوای گەورە ئاسانکاری و هیدایەتی بۆ ئێمە دەوێ. خوای گەورە دەیەوێ هەممە بەر ڕەحمەتی خۆی شاد بکە، نەک غەزەب و عەزابی خۆی، نەک بمانستوێنێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە حەریص بووە، ئەوەندە بەشیر و بەتون بووە لەوەی کەوە خەڵکان هەموو ئیماندار بێنن، هەموو خەڵک ئیمان بێن و ببنە مسلمان و باوەڕدار و شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆ لەبەر ئەوەی ڕەحمەت بووە، ویستوێتی کەوا خەڵک هیدایەتی بێ خەڵک بگەڕێتەوە، خەڵک لە گوناه و تاوان دەست هەڵبگرێ. با بزانین ئەوەی کەوا تەمەنێکی لە تاوان کردن بەسەر بردووە، ئەوەی کەوا عومرێکی بەسەر بردووە، لێی بپرسە ئێستا کە چی بەچی کردووە؟ هیچی نەکردووە. لەوانەیە 60-70 ساڵی تەمەنە دوو ڕۆژی خۆشی لێ بپرسەوە نازانێ، لەبەرەوەی هەموو تەمەنەکەی ڕۆیشتەوە لە بیری چۆتەوە. ئەدی ئەوەی کەوا باقیە، ئەوەی کەوا دەمێنێ ما عندكم ينفد وما عند الله باق. ئەوەی کەوا لەکن ئێمەیە، چ پارە و پولە، چ سەروەت و سامانە، هەمووی دەڕوا. ئەوەی بۆ دنیایە، کار و کەسابەتە، کرێکاریە، دنیاداریە، هەرچیت کردووە هەمووی دەڕوا. وما عند الله باق. ئەوەی بۆ خوات کردووە، ئەوەی بەر لە مردنی خۆت ڕەوانت کردووە، وەڵی ئەوە هەموو دەمێنێتەوە، خوای رب العالمین بۆ دێنێتەوە و دەیکاتە مای بەختەوەری و سەعادەتی هەموو ئینسانەکان بەوەی کەوا تەوبەیەکی نەسوحی کردووە، ئەو تەوبەیە کەوا نیەتی وابێ و عەزمی جەزم بێ لەوەی کە ناگەرێتەوە سەر تاوانەکان. ئەوەندە هەیە لە تەوبە بەڕێزان. تەوبەی نەسوح ئەو تەوبەیەکەوە ئەگەر تەوبەی بینی مافی خەڵکیدا بێت بگەڕێتەوە، مافی خەڵک هەبێت بیجێڕێەوە. بۆ نمونە کەسێک ماڵی کەسێکی خوارد دەبێت ئیلا بیجێڕێتەوە، ئەگەنا بە تەوبە ناڕوە، ئەگەنا بە نوێژ ناڕوە، بە دوعا ناڕوە، دەبێت ئەو ماڵە ئەگەر یەک قەڵەمیش بێ دەبێت ئیلا نەکە بگێڕۆنی بۆ خاوەنەکەی، ئەگەنا خوالی خۆش نابێ. بەڵام ئەوەی کەوا بینی خۆت و بینی خواتە بە سێشت دەڕوە، یەکەمین واز هێنان، یەکسەر واز بێنە
دووەمینیش لێی پەشیمان بەوە و سێمینیش نەگەڕێەوە سەری ئەوەیە تەوبەیە کە خوای گەورە قبوڵی دەکا ئەو تەوبانەی کەوا خاوەنەکەی بەختەوەر دەکا ئەوانەی کەوا لە ڕۆژی دوایی پێی سەربەرز دەبن خاوەنی تەوبەی نەسوحن کە ویستویانە بەرەوخوا بگەڕێنەوە کۆتایی قسەکانم بەو فەرمودەی پێغەمبەری خوا دێنم صلی الله عليه وسلم کاتێک کابرایەکی تاوانبار کابرایەکەوە کۆڵێک گوناهی پێ بووە کابرایەکەوە نێوچەوانی ڕەش بووە لەگەڵ گوناه کاتێکەوە گوناه و وەکو دەڵێ عارە خواردنەوە و زەلام کوشتنی نێوچەوانیدا دەبارێ هەندێک کابرایەکی ناشیرن و خەراب دیارە وەکو دێت تەعەبەتە شەڕن ئەوەندە کابرایەکی شەڕاویە هەڵدەستێ خوای گەورە دەیەوێ هیدایەتی بدا و هیدایەتی دەبێ دەچێتە لای کەسێکەوە پێی دەگوترێت زانا و کەسێکی لەو دەڤەرەی وێ پێی دەڵێن زانا بووە دەڵێ بۆم هەیە تەوبە بکەم پاش ئەوەی کەوا ئەوەندە قەتلەم کردووە 99 قەتلم کردووە 99 قەتل وەڵڵاهی گەلێک زۆرە وەڵڵاهی کەم نییە کەسێکەوە 99 قەتلی کردبێ بێوێ بۆ خوا بگەڕێتەوە ئەو کابرایش لەبەرەوەی کەوا گوناهەکانی گەورە بووە وتی پاش ئەو هەموو قەتل و ئەو هەموو گوناهە نەخێر بۆ دنیا بگەڕێەوە خوا لە کەسێک خۆش نابێ ئەو هەموو گوناهی کردبێ وتی مادام تۆ ئەوەندە وەکالەتت وەرگتوێ لە خواوە و ئەو هاتووڕە و تون بی لەگەڵ بە ناوی خوا قسام بکەی وەڵڵاهی تۆش دەکوژم سبحان الله پێغەمبەری خوا دەفەرمێ ئەویشی کوشت کردیە 100 کەسی تەواو 100 کەسی کوشت بەڵام پاشان هیدایەتی وەرگرت هەستا چۆ لای کەسێکی زۆر زانا و عالمێکی گەورە لێی پرسی ئایا بۆم هەیە تەوبە بکەم پەشیمان بمەوە پاش ئەوەی کەوا 100 کەسم کوشتووە ئەو پیاوە زانایەش فەرمی بەڵێ چێ هەیە بینی خوا و بینی بەندەکانی خوا پەردە دابنێ هیچ کەسێک ناتوانێ إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر خوای گەورە تەوبەی ئینسانەکان قبول دەکا ئەگەر هات و ڕوح نەگەشت بێتە سەر قورجی کەواتە کە گەشتە قورجی ئاخر لەحزەی ژیانە و کۆتایی ژیانیەتی ئەو کات تەوبە قبول نییە بەڵام هیچ کاتێک بەهۆی گوناهی زۆرەوە بەهۆی تاوانی زۆرەوە بەهۆی ئەوەی کەوا زۆر گوناهی کردووە خەڵکی وامان هەیە کە چەندین جار پرسیارمان کردووە فڵان بۆ نوێژ ناکەی بۆ وا ناکەی دەڵێ وەڵی تازە خوا لە من هەر خۆش نابێ گوناهم زۆرە تاوانم زۆرە ئەوە هەڵەیە واللهی شەیطان وا لە ئینسان دەکا کە ئەو قسانە بکە ئەگەر ناخوای رب العالمین هەموو کاتێک دەرگای تەوبەی واڵایە بۆی کەسێک بگەرێتەوە بۆی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە بە شەوان دەرگا دەکاتەوە بۆ گوناهبارەکانی بە ڕۆژ گوناهیان کردووە دەفەرمێ چێ هەیە گوناه بکا و ئیستیغفار بکا لێ خۆش بم و ئەوەی کەوا بە پێچەوانەوە شەو گوناهی کردووە خوای گەورە بە ڕۆژ دەرگای واڵایە بۆی کەوا لێی خۆش بێ هەموو کاتێک خوای رب العالمین لە گوناهی بەندەکانی خۆی خۆش دەوێ بەڵام ئەو ئینسانە داوا بکە و ئیستیغفار بکە جا پاش ئەوەی کەوا 100 قەتلی کرد ئەو ئینسانە گەڕایەوە بۆ خوا و پێغەمبەری خوا دەفەرمێ خوا لێی خۆش بوو لەبەر چی لەبەر ئەوەی تەوبەکەی صادقانە بوو إلا من أتى الله بقلب سليم كخواي جورا باز دكا هر کەسێک بەدڵێکی پاکە و بەدڵێکی پڕ لە ئیمانەوە بۆ خوا بگەڕێتەوە خوای رب العالمین لێی خۆش دەبێ ئەگەر قەتلی هەبێ ئەگەر گوناهی هەبێ بەڵام وەکو باسمان کرد ئەگەر گوناهەکەی حق الناس بێ دەبێ بیانجێڕێتەوە تەوبەی لەوان بکە و مافەکەم بۆ خاوەنەکەی بژێڕێتەوە ومێد دەکەم ئەو مانگە ببێتە مایەی ڕەحمەت و بەرەکەت ببێتە مایەی ئاشتەوایی گشتی بۆ هەموو هاوڵاتیان و بۆ هەموو مسلمانان ئینشاءالله وببێتە مایەی دەرگایەکی ڕەحمەت و بەرەکەت لە ملەتی ئێمە لە ملەتی کورد ئینشاءالله وببێتە مایەی پیت و بەرەکەت بۆ کوردستان و بۆ هەموو کوردێک ئینشاءالله یا ربی خودای بە ڕەحمی خۆت ڕەحممان پێ بکەی یا ربی خودایە بمانگەین بە ڕەمەزان یا ربی خوا ڕەمەزانمان لێ قبول بکەی یا ربی خودایە ئەو تەمەنێکەوە پێت داوین و ئەو تەمەنێکەوە هەمانە لە خزمەت تۆ دینەکەی تۆ بەسەری بین ئامین یا رب العالمین وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين.